دیارە وەک دەبینین ڕۆژ لە دوای ڕۆژ دۆخی ڕۆژنامەنووسان بەرەو خراپی دەچەوە بە چاودێریکردنی خۆمانوە بە لێدوانی ئاژانسە دەولیەکانیش کە لە هەرێمی کوردستان تاواجدیان هەیە ئەوانیش ئاماژە بەو ڕاستێ دەکەن کە بەداخەوە دەسەڵات لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە پاشەکشەیە لە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان و لەگەڵ کەیسی ڕۆژنامەنووسان ئەوەی کە ڕوودەدات بە گوێرە هەموو یاساکار پێکراوەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان دروستکردنی سیناریۆ و هەوڵدان بۆ بەلاڕێبردننی کەیسەکانیان ئاماژەیەکی مەترسیدارە بۆی کەەوە دەسەڵات پەڕیوەتە قۆناغێکتر کە ناتوانێت لە ژێر فشار و لە ژێر ئەشکەنجەدان دانپێدانن لە ڕۆژنامەنووسانوەگەرە وەک پێشتر لە هەندی حاڵت بینیمە ئێستا خۆی دەوێت بڵێن سیناریۆکان دروست بکات و بەبێ ئەوەی کەەوە پارێزەر بەتایبەتەوە کەیسی شێروان کە بڵێم ڕێخەری ڕاستپاردە نێودەوڵەتیەکانی حکوومەت هەرێمی کوردستان ئاماژە بۆ دەکات کە بڵێن دانپێدادانی وەرگیرا بەبێ ئەوەی کەەوە هیچ دانپێدادانیش ڕسمی هەبی و پارێزەری بینیبی و تەنانەت شوێنەکەشی دیار بێت کە ئەوە بخۆی ئاماژێکی ئێزگار مەترسیدارە بۆ داوا دەکەین پەرلەمانی کوردستان و لایەنە پەیوەنددارەکەەوە خودی دامەزراوە میدیایەکانش بەداخەوە کە ئێستا دەکەین دامەزراوە میدیایەکانش بۆ ئەوەی کە میدیاهلی لە پاشەکشەیە کارکردن لەسەر ئەو کەیسانە زۆر بڵێن کەمتر بۆتەوە بۆیە ئەگەر ئێمە ئەو بڵێن پراوێزەی کەماوە بە هەمومان بەرگری لێ نەکەم پێم وایە دەسەڵات لە ماوەی داهاتوو ڕەنگە هەنگاوی مەترسیداتر و سیناریۆی مەترسیداتر دروست کات تەنها بۆیکەوە ئەو دەنگانێکە بەڕاستی و داکۆچی لە خەڵکووە لە ڕاستیەکان دەکەن بێدەنگ بکرێن. جارێ دەبێت لە هەرێمی کوردستان ئەوە بزانین کە ممارەسەی ڕۆژنامەنووسی ممارەسەیەکی مەترسیدارە بۆیە وا دەڵێم چونکە زۆرجار تۆ دێی هاوکاری حکوومەت دەکەی لەسەر کەیسێکی گەندەڵی کار دەکەی لە بەرامبەردا ئەو بەرپرسەی کە گەندەڵێکی کردووە بەهێزەکەی پشتە خۆی جا ڕۆژنامەنووسەکە تیرۆر دەکەن یان ڕۆژنامەنووسەکە بۆ ماوەیەکی نادیار ون دەکەن ئەمە خاڵێکە بەڵام دروستکردنی کەیس یان بوختانکردن بە ڕۆژنامەنووس ئەمە ئێستا بۆتە دیاردەیەک لە هەرێمی کوردستان بەتایبەت ئەو ڕۆژنامەنووسانەی کە لە سێکتەری حەساس دەدەن کاتێک کە دزی دەکرێت گەندەڵی دەکرێت پرسی گرنگ بەلا ڕێدا دەبدرێ ئەو ڕۆژنامەنووسە دێکاری لەسەر دەکا لەبری ئەوەی حکومت بێ بە یاسا ئەگەر ڕۆژنامەنووسەکە کارێکی ناقانونی کرد بێ بە یاسا مامەڵە لەگە ئەو ڕۆژنامەنووسا بکە دێن کەیسێکی لە بۆ دروست دەکەن بە جاسوسی وڵاتێکی لە قەڵم دەدان بە سەر بە دەستگایەکی استیخباراتی لە قەڵم دەدان بە ئیشکردن لە بۆ دەوڵەتێک لە قەڵەمی دەدەن ئەمانە هەمووی وای کردووە هەمیشە ڕۆژنامەنووس لە گیانی خۆی بترسێ و متمانەی بە ئارامی ئەم وڵاتان نەمێنێ بۆیە دەبێت ئێستا ئەوە بڵین وەکو ڕۆژنامەنووسێک کە هیوادارین حکوومەتی هەرێم بێتە سەرخەت حزب لەم پرسە بکاتە دەرەوە وەکو کەسێکی ئەم وڵاتە بە پێی قانونی ژمارە 35 یاسای ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان مامەڵەی لەگەڵ بکە و چیتر ڕۆژنامەنووس تۆمەتبار نەکا کە زۆر قێزەونە بەڵام سوپاس بۆ خوا کە خەڵک باوەڕ ناکات دەزانێت ئەم حزبانە دەیان دوێی ترێنەوە بەدەمی ڕۆژنامەنووسانەوە کردووە. خۆی ئەمێ بەداخەوە بڵم لە هەرێمی کوردستان مەترسی لەسەر ڕۆژنامەنووسان بەردەوام ڕووی لە زیادبوون بووەوە ئەو مەترسیش بەهۆیەوە بووە کە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکان نەیانتوانی و مامەڵەیەکی یاسایانە لەگەڵ ڕۆژنامەنووسانە بکەن بەڵکو ئەو کاتێک کە ڕۆژنامەنووسێک دەستگی دەگرێت کە لەسەر کارێکی میدیاییە کەیسەکان گۆڕانکاریان تێدا بەسەردی ئەوەی کە ئێستا کارەساتە بەسەر کوی گشتی پرۆسەکاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاریە لەو کەیسە ڕۆژنامەنووسیانی کە لەسەری دەگیرە بەڵکو دواتر دەگۆڕێ بۆ کەیسێکی دیکە هەندێک جارەیە واد لێ دەکەن کە جارێکی دیکە هەر حەز نەکەی بچۆ سەرکاری ڕۆژنامەنووسەکە لەبەرەوەی کەیسێکی وات بۆ دروست دەکەن هەرچەند دەمەنێ نێو کۆمەلگادا جێگەی باوەڕ نەبوو تا ئێستا کەسیش باوەڕ بەمە ناکا و ئێمە وەک ڕۆژنامەنووسان ئەومان لاڕوونە کە ئەم کەیسانە دروست دەکرێت بۆ ئەوەی بتوانن ئازادی لە هەرێمی کوردستاندا بەردەست بکرێتەوە بتوانن خەڵکانێکی کەم لە بوارەکەدا بمێنەوە ئەوانەی کە خۆیان مەبەستیانە کارەکە بکەن و لە بەردەست خۆیان نابن خۆیان بتوانن مامەڵەیەکیان لەگەڵا بکەن بە هەر جۆرێک بیانەوە بەڵام لە کوی گشتیدا ئێستا دۆخی ڕۆژنامەنووسان بەگشتی لە هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپدایە کە ئێستا دۆخی تەنها ڕۆژنامەنووسیش نییە چالاکان و هەروەها ئەوانەیشی کە چالاکن لەسەر شەقامدان ئەوانەیش هەر دۆخیان خراپەوە دەستگیر دەکرێن و ڕوبەڕووی یاسا دەکەنەوە بەڵکو کەیسی جۆراجۆریش دروست دەکرێت.